ئەو برادرانەی کە مەدالیای ڕێزلێنان لە لاهایەکە نەملی من ئەوانە من باشە ناسن بەس ملەتەکەی خۆمان زۆر کەسەیەکە کەس بە کەس نییە لەبەری ئالی خۆندنەوە نین تەحەداها کەمە الآن سەدی 98 ئەم ملەتە الآن لە ساڵێکا کتێبێک ناخوێنێتەوە لە ساڵێکا یەک کتێب ناخوێنێت هەر خەریکی ئەو مۆبایل و پەنجەتی هەڵدانێ لە شوێنێک باس لەوەش دەکەی دەڵێ من کتابی نادەمە نووسەرەکانی خۆم ناندەمێ بەرەو لە ساڵە کتابێک ناخین ناندەمێت دێن باوەڕم پێ بکەن دێن کتێبێکیان نادەمێ کە کتێبێکم دەرەچێ ئەزانم بۆ ئەوەی نییە بیخوێنێتەوە بۆ ئەوەیەتی بڵێ خەسەوجاف کتێبی بۆ ناردووم یان بڵاوی بکاتەوە لە سۆشیال میدیا ناخێر بۆ کتێبی بۆ ناردووم وەڵڵاهی شاق دەرکی کتێبێکت نادەمێ بەڵام ئەیدەمە گەنجێک ئەیدەمە کتێبخانەی لادەیەک ئەیدەمە کتێبخانەی کۆلێجەکان زانکۆکان من خۆمەوە نانێرم بۆ ئەوان ئەزانم تەلەبەی ئەوێش ناخوێنێتەوە بەڵام لێگەڕێبا هەر لەو کتێبخانانە بوێ ڕۆژێ لە ڕۆژان خەڵک ئەم تۆرانەی کە ئێستا لە کتێب هەیەی و لە خۆندنەوە هەیەی ڕۆژێ لە ڕۆژە قسەکانم تاوکەم خانم کە ڕۆژێ لە ڕۆژان ئەو خەڵکە ئاشەبێت و لەگەڵ خۆندنەوە ئێستا لەبەرە ئێستا زەمانی خۆندنەوە نییە مەرحەلەی خۆندنەوە نییە گرنگی بە ڕۆشنبیری نادەن گرنگی بە خۆندەوار نادەن گرنگی بە ئەسلی کتێب نادەن کەواتە ئیتر من خەفەتباری ئەوە نیم چون گەیشتومەتەوە قەناعەتە کە ئەم حاڵەتە ئێستا وایە کەی چاکە بێ کەی ئەویان من نازانم ئەویان بەڵام ئەو ملەتە سەرەتا سەرانجام بە خۆیان چێتەوە هەر کەسیەوە ئازانێ ئەمە ڕەخنەیە منەیگرمی یا قسە حەقیقەتەکەم من قسەی واکەم کە بابە ئەو ملەتە ئێستا ڕۆشنبیرانی لە ئەو پەڕی وەزعی ناجۆریان بڕێکیان محتاجن من هونەرمەندانە بینم زۆر بڕێکیان ئەسەن نانی نییە بیخوا لە قەرنی 21 چارەکێکی 21 شتێ پەڕیوە دەی خانم ئێستا سوالەتر هەر بەڕاستی ئەوجا دکتۆر خەرک لە وڵاتان بە هونەر پێش دەکەویتن هونەرمەندانیان لە خۆشترین ژیان دەژین بەڵام بەداخەوە کە باس کرد لە سەدەی 21 و چارەگەتیشی ڕۆیشتیا کەچی هونەرمەند هەیە بەجددی نانی نییە بخواتە ئەمە نەقسە بەتاکید نەقسە